مۆنیکا بارتۆش بەخێر بێ. بەڵێ سپاس. خۆشحاڵم لێرە دەتبینم. بەڵێ ئەف جارە یەکەمە کو ئەس سەردانا کوردستانێت بکەم. وەک یەکەم سەردانت چاوەڕێت چی بوو پێشهاتنت بۆ ئێرە؟ چیت بینی؟ بەڵێ ئەس هاتم یەکەمین تاشتەیە دوعاە نیشتیمانیا کوردستانی. لە مەجارستان ما 5 تاشتەیەن دوعاە نیشتیمانی ڕێخستنە، ئەس بەشداری هەنێکان جوان بوومە. هەروەها ئەس لە وڵاتین دنجی بەشدار بوومە و ئەزمونێن باش و هەستن منیان باش هەبوون. چمکی ئەم دکارن بە هەڤرە بجڤن، باوەری، نەرین و هێڤیان خۆشی پارڤە بکەن. هێڤی پڕ گرنگە. بەری هاتنە خوا ئەس دفکریم کۆ ئەس دکارم هەمان هەستی بکەم هێڤی بە هەڤرە کۆمبوون، دۆستانی، خوشک و براتی. لڤر دلاڤایە تاشتێدە کۆ هەرێماوە ئۆرگانیزە کریە، هەمان هەست و ئەزمونا من هەیە. لەوانەیە تۆ لە وڵاتەکەی خۆت بەشداری نزای دیکەت کردبێ، بەڵام ڕەنگە ئەم نزایە تۆزێک جیاواز بێت، چونکە ئەمڕۆ چەندین ئاین پێکەوە کۆبوونەتەوە و بەشداریان کردووە. کریستیان، ئێزدی و موسڵمانیش هەمویان پێکەوە بوون لێرە لەم نزایە. ئەم ئەزمونە چۆن بوو بۆ تۆ؟ گەلێک کەس بەحسا پێکڤەژیانێ کرد، بەحسا چاوانیە قبولکردنا هەف کرد وەکە باوەرمەندێن جودا. لێ ئەم هەموو ئافرینەرێن خودێنە. ئەف یەکژی ژە پەیامێن سەرەکیên پێکڤەژیان و براتیە بوو. دەما کو vê hevdîtinê dest pê kir, ez weke katolikeke Romî li hin ayetên Encîlê fikirîm. Eger hûn rê bidin, بەڵێ فەرموو. ez dixwazim vê hevokê bibêjim. Xwezî bi halê kesên ku ji bo aştiyê dixebitin. Xwedê wan wekî zarokên xwe binav dike. من هەست کرد کو hûn ji bo aştiyê dixebitin. Hûn dikarin xwe wekî zarokên Xwedê bibînin. Ev ji bo herêma we giring e. Lê ji bo hemû cîhanê û hemû bawermendan jî giring e. Ez bawerim ku hemû mirov dixwazin di nava aştî û heva hengiyê de bi malbatên xwe re bijîn. Li wê axa ku têde ji dayîk bûne. Mixabin di van çend rojan de em şahidê tundûdijî û nakokiyên zêde ne. Yên ku ji bo aştî, pêkvejiyan û aramiyê dixebitin, bêguman xizmeteke mezin ji mirovahiyê re û ji dahatûya me re dikin. ئێمە بەداخەوە لە سەردەمێکداین کە دابەشبوونی زیاتر لە جیهان ڕوودەدا. وڵاتان دووبارە دەچنەوە نێو خۆیان، دابەشبوون لە نێوان وڵاتان و لە ناو وڵاتانیشدا ڕوودەدەن، بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوودا. پێت وایە بۆ چارەسەرکردنی ئەم برینانەی کە ئێستا ڕوودەدەن چی پێویستە؟ Ez berî 2 hefteyan li Özbekistanê bûm. Kongreya IPU li wir hat esas-kirin. Zilamekî ji wî welatî gotineke pir balkêş ji me re got. Wî got piraniya me aştiya xwe ya hundirîn winda kiriye, aştiya dilê xwe. Li gorî min ev ji bo me hemûyan armanca herî giring e. Ew jî dîtina aştiya hundirîn e. Eger em aştiya hundirîn bibînin, em dikarin aştiyê li derdora xwe, di malbatên xwe de, li welatê xwe, li cîhanê jî ava bikin. Aştî diyariyeke Xwedê ye. Lê biriya me dikare vê bike. Divê em ji bo destxistina aştiyê bûyî re bixebitin.
دبكو هن كس وصا بفكرن كو أف كار زحمتا أو راس دبيجن لأم دكارن قاف بقاف بر بپیش و بچن اگر ام نکاربن انجاماوی بلز جی ببینن دوی ام هیوی آخوا وندانکن دوی ام بنرینک برفره لپاش روژه بنرن و قاوین بچوک باویشن از حز دکم قاوا کسک بمره دبشره یان کیف دکه اجیب همان اوای برسوایی بدم آنجی از ببم یکم کسا کو دروی ویدد کنه چمکی او یک پیامک باش تحوینه او جی قبول کرنه خوشی، هیوی و خوشکبراتی بباوریا من آشتیا هندرین گاوا یکمه و خباتا بخوده ریش با آشتیا مروواهی گاوا دومه جبو ما رولک سرکی یا سرکردیان دویواری ده هیا چمکی ام نمونه اف دعایا تاشته جی نمونه یکه بنرینا من هون لسر یا راستن پیوستیا جیهانه به قهرمانان هیا پیوستی به یکم کسین کو دکارن بچن و گوا یکم باویجن هیا یکمین تاشتیا دعایا نشتیمانیا کردستانه پیامو ارک جبو همو ولاتانه کویرک بن و گوا یکم باویجن لەگەڵ چەندین سەرکردەی کریستیان هەروەها قەشە دابوویت مەبەستم قەشەی نێوخۆییە لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە کۆمەڵگەی کریستیان لە کوردستان چۆن دەبینیت یان چۆنت بینی؟ هەر کەسی بەحسە ئارامیە کرد بەحسەوەیەکێ کردن کو ئەڤ ئاخا بەهەڤڕژیان و ئاشتیەیە سارگەها وان کەسانە کو نەچارمانە ماڵێ خوا بجێ بهێلن پەیاماوان ji بۆ me ev bû مۆنیکا بارتۆش زۆر سپاس دیسان بەخێربێ بۆ کوردستان خۆشحاڵ بووم بە دیدارت سپاس ئەش بۆ وە ستافێ وە و ڕێکخەران و هەموو نەشەجیەن vê ئاخێرە هێڤی ئاخێر و بەرەکەتێت خوازم زۆر سپاس بەخێربێ سپاس